56 ساڵ لەمە بەردامەدرانی یەکەم حیزبی کوردی لە ڕۆژاوای کوردستان بە دروشمی یەخستن و ڕزگارکردنی کوردستان ڕاگەیەنرا. هاوکات پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا کە درێژە پێدەری ئەو حیزبەیە لە شاری سلێمانی ڕێوڕسمێکی جەماوەری فراوانی ساز کرد. لە دەستپێکی ئەو ڕێوڕسمەدا حەمیدی حاجی دەروێش سکرتێری پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا لە وتارێکی کورددا باسی لەوە کرد کە هیچ کاتێک هەڵوێستی جوامێرانەی خەڵکی باشووری کوردستان لە یاد ناکەین کە کوردانی ڕۆژاوایان لە ئامێز گرت. متخۆست ببێژم گەلێک سپاس ji xelkê Kurdistana Iraqê gelek spas ji wan kesan re em xistin hemêza xwe Kurdê Sûriye bi hezara em penaber bûn hatin vê de alîkarî kirin. Zor kes ji wan lêre hazir in. Gelek spas ji wan re ji wan re serê xwe çimînim. هەر لەو ڕێوڕسمەدا عەلی شەمدین ئەندامی کۆمیتەی تەنفیزی پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا تێشی خستە سەر دامەزرانی یەکەمین پارتی کورد لە ڕۆژاوای کوردستان. گروپەک وڵاتپارێزên کورد گۆپێک هاتبوون ji ئۆسمان سەبری، حەمید دەرویش، حەمزە نوێران دەست پێکردن یەکەمین پارتیا سیاسی کوردی لە سووریا ساڵا 56دا دامەزراندن. پاش دەمەکە کورد گروپەک دن تەبلیوان بوو ئەوژی ئەف بوون: ڕەشید حەمۆ، محەممەد عەلی خۆجا، شەوکەت حەنان، خەلیل محەممەد و تەبان بە هەبرە لە هەفکردن گۆرۆژە ئەشکەرەکردنا دامەزراندنا پارتیە ببە 14 حزێرانە 57. مەلا بەختیار لێپرساوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئامادەی ڕێوڕسمەکە بوو لە وتارێکدا تاکیدی کردەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان پشتگیری لە کوردانی هەر چوار پارچەکەی کوردستان دەکات و هەروەها باسی لەوەش کرد بە درێژایی 56 ساڵی ڕابردوو ئەگەر لاپەڕەکانی مێژوو هەڵ بدەینەوە ئەوە ساڵ نییە کە سەرۆک مامجەلال شتێکی لە خەباتی سیاسیدا تۆمار نەکرد بێت. ئێستا کە لاپەڕەکانی مێژوو هەڵەدەینەوە و لە یادێکی جوانی ئاوهای حزبێکی تێکۆشەر، حزبێکی قارەمان، حزبێک کە ئاڵای بەرەنگاری و ئاڵای بەدیهێنانی مافی نەتەوەیی و مافی دیموکراسی کوردی بە درێژایی 56 ساڵی ڕابردوو هەڵگردووە کە ئێستا ئاوڕێک لەو مێژوو ئەدەینەوە، لاپەڕەکانی ڕۆژژمێرەکانی هەڵەدەینەوە لە هەر بەشێک لە بەشەکانی کوردستان. هەر حکوومەتێک لە حکوومەتەکان هەڵە سنگێنی ئەبینێ حکوومەتەکان شکستیان خوارد و گەلی ئێمە سەرکەوت. پێم وابێ ئەگەر ئەم 56 ساڵە هەر ساڵێکی هەڵبدەیتەوە هیچ ساڵێکی پڕ نییە لە هەڵوێستی جوانی مامجەلال بۆ پشتیوانیکردنی ئەم حزبە. لە پەیامێکیشیدا ئەحمەد سلێمان ئەندامی مەکتەبی سیاسی پارتەکە هیوای خواست کە ئەم ساڵ ببێتە ساڵی یەکگرتن و یەخستنی ناوماڵی کورد لە ڕۆژاوای کوردستان. بێ هەلکەفتێ ئەم بێوینێک ئەو خەباتە گە هەواڵێن بەرێ ئێگۆگ ئەف پارتی دامەزراندن ji بۆ خاطرێ چاواکاربن کورد سووریا درۆلا خۆ بلیزن هەروەها ji بۆ مافێ خۆ دەندرێ سووریایدا ئەم بهێوینێکگە ئەم وەک ئەندامێ vê partiye وەک دۆستێ vê partiye هەروەها jî وەک ملەتێکی ئەم کاربن خەباتە خۆ ناو ملەتێ خۆ بێتر فرەتر و بێتر کاربن wê dîtina xwe wê siyaseta xwe nav milletê xwe de bicî bikin ji ber dîtina me ev siyaset dikeve wê di çawa parastina milletê me هەروەها jî rola milletê me dindirê Sûriya de. هەر لە ڕێوڕسمەکەدا دووژن لە پای خەباتی چەند ساڵیان خەڵات کران کە زیاتر لە 40 ساڵە وەکو ژن لە گۆڕەپانی خەباتی سیاسیدا دەبینرێن و هەتا ئێستاش لەسەر ئەو ڕێبازە بەردەوامن. هەستێ من گەلک خۆشە و سەربەرزم بڤێ خەلاتە گە هەواڵە ئەف شەرەف دایمە طبعا ئەمژی تەعابینن مەکار کریە دناف ژنادە دناف کۆمادە ئالیکاری مەکریە يعني ايه كار بك خباتي بك زاني روجك وهي وملتي وحقي وبديني. 56 ساڵ پێش ئێستا و لە 14 حوزەیرانی ساڵی 1950دا لە سەردەستی ژمارەیەک ڕۆشنبیر و خوێندکار و کەسایەتی ڕۆژاوای کوردستان دامەزرانی یەکەمین حیزبی کوردی لەو پارچەی کوردستان ڕاگەیەنرا کە لەو سەردەمەوە تاکو ئێستا چەندین حیزب و ڕێکخراوی سیاسی لە ڕۆژاوای کوردستان دامەزراون و درێژە با کاری مەدەنی و سیاسی دەدەن بۆ بەدەستێنانی مافی کوردان لەو پارچەی کوردستاندا.